مامۆستای من ولادەم بەغایە، یعنی لە دایک بوونی بەغام باشە، بەڵام کاتی خۆی دایکم باوکم کە من لە دایک بووم منیان فرۆشتۆتەوە بە عایلەیەکی کورد باشە، بە پارە فرۆشتیانمەتەوە. ئایا دایکم گوناحبارە بۆ کارێک کە کردوێتی؟ ئایا ئەم دایکی کە منی کڕیوەتەوە و کە منی لەوان کردو گوناحبارە بۆ شێوەیە؟ ئایا من يعني نەتوانم لیان خۆش بم؟ على بالي صدق تحكي انت يعني مهر براس يعني تو يعني دايكو باوكد عربا. بەڵێ دایک و باوکم خۆی ئەسڵیان عەرەبە، کاتی خۆی کە لە دایک بووم بە بۆنەی پارەوە بووە یان بە بۆنەی هەشتێکی ترەوە بووە منیان فرۆشتۆتەوە بەم عایلەیە باشە، کە منیان فرۆشتۆتەوە بەم عایلەیە ئەمان کڕیانمەتەوە بە خێویان کردوم. بەڵام ئێستا پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەمانە گوناحبارن ئەوەی کە منی کڕیوەتەوە یان ئەوەی کە منی فرۆشتۆتەوە؟ ئایا خوا لیان خۆشە بێ؟ تۆ کەی بۆ دەرکەوت کە تۆ فرۆشراویت و دایک و باوکی خۆت؟ تەمەنم گەیشتە 16 ساڵ ئەو کاتە بۆم دەرکەوت. باشە ئاخر ئەم خانەوادەی ڕاستیان لەگەڵ تۆیا کردووە؟ بەڵێ بەڵێ، يعني بالضبط ئاوا تۆ فرۆشراویت و بە پارە و بەڵێ فرۆشراوم بە 15 وەرەقە. ئەخەو کاتە کوا 15 وەرەقە بۆ تۆ تەمەنت چەندێکە قوربانگیان؟ گەڵا من موالدم 93 يعني ئەو کاتە تۆیان بە 15 گڵا فرۆشتووە؟ بەڵێ باشە. وڵا قوربانگیان گوناحبارن وەک گوناح یعنی من ئەکرێ لیان خۆش بم؟ ناوەڵا قوربانگیان تۆ حەقت بەسەر ئەوانەوە هەیە ناشکرێ لێیان خۆش بیت و ئەوان تۆش لێیان خۆش بی خوای گەورە لێیان خۆش نابێ بێت باجی ئەو هەڵە گەورەیە بدەمە تاوانێکی زۆر زۆر گەورەیە قوربانگیان. ئەی کەوەی کە بڵین ئەم دایک و باوکی کە منیان کڕیوەتەوە ئەوان تاوانبار نین بۆ شتە؟ ئەمانش تاوانبارن قوربانگیان. خۆتە زانی ئێستا تۆن تەبەنی کراوی وایە؟ بەڵێ. ئێستا تۆ بەناو ئەم باوکەوەیت کە تۆی بەخێو کردووە؟ بەناو ئەم باوک دایکەوەم کە کاتێ من لە دایک بوو منیان هێناوەتە بۆ وێرەی تر لێرەوە هەرچۆنێ بۆ نفوسیان کردوم بێرە. طبعا ئەمانش تاوانێکی زۆر زۆر گەورە هەڵەگرن. يعني دایک و باوکت ئەگەر دوو جا تاوانبار بن ئەمانش جارێک تاوانبارن. نش مەقسەدمەوەیە خوای گەورە لیان خۆشە بێ ئەگەر من لیان خۆشم کەوا ئەویان بەرامەڵ کردوم. یەک شتێکت پێ بڵێم لە دونیایە پێش ئەوەی بمرن هەردوو لایەن بەبێ باش دەرناچن، بەبێ عقوبە و بەبێ عەزاب دەرناچن. بەڵێ. يعني ئەمان هۆکار بوونە تۆ بۆ ئەوەی تۆ لە دایک و باوکت دا ببڕی. ڕەنگە دایک و باوکی خۆت دایک و باوکە ئەسڵەکەت فەقیری و نەبوونی وەزعی ڕوویانی تێکرد بێت ناچار بوو بێتن تۆ بفرۆشن، بەڵام ڕەنگە ئەمان ئەو ئۆفەریان داوەتە دایک و باوکت قایلیانیان کرد بێت لەو سەردەمە 93 15 گڵا ڕەنگە دوو خانووی کردایە. بەڵێ وەنی قوربانگیان وایە ڕاستەکەی وی ئەوانیان بە یعنی چۆن بڵێ چاواشە کردو ئیغرا کردووە بە پارەیەکی زۆر. ئیتر ڕەنگە ئەوانش زروفێکیان هەبوو بێت، زروفەکە نالەبار بوو بێت، دەکە ناچاری بوو بێ. بەڕاستی لەم بینەیە من ئەتوانم ئەم دایکم بە دایکی خۆم بان کەمیانە و دایکم کە منی فرۆشتەوە. قوربانگیان ئەم بەخێوکەرەکانت ئەمانە دایک و باوکی تۆنی؟ مەقسەدمەوەیە دایک و باوکی تۆنی قوربانگیان. ئەگەر هەر وەکو ڕێزێک پێی بڵیدایە خۆشیری نەداوە بێت قوربانگیان. ناتە خەیاڵم بۆی تیابێتم یان نەیابێتم، بەڵام باوەڕ ناکەم لەبەر نازانم باوەڕ ناکەم ئەگەر مناڵی هەبوایە تۆی نابێت. ڕەحمی دەرکراوە پێشتر بڵین دایکم دوو شووی کردووە لە شووی یەکەمە ئەمری خوای کردو مێردەکەی دوو مناڵی بۆی تر بە دوایەوە ڕەحمی دەرکراوە بۆ شێوەیە تر مناڵی نابوو. نانە شیری نەداوەتە تۆ وی قوربانگیان. ئەگەر هەر وەکو ڕێزێ پێی بڵێ دایکیان ئەمە ئاساییە ئینشاڵڵا نەک دایکی خۆت. لەم بینایە نازانم ئێستا بە کامیان بڵێم. ئێستا تۆ دایکی ئەسڵی خۆت دۆزیوەتەوە؟ نەمدۆزیوەتەوە ناوەڵە نازانم کێش ناویشیان نازانم تەنانەت. چۆن ئەمان لەسەر جادە فرۆشتیان تۆیان کڕیوە؟ نا لە ولادە. بەڵێ لە ولادی بەها. زۆر سەیرە بەڕاستی. یعنی ئەمە بۆ یەکەم جار خۆشم بۆ ڕێگایە زۆر بێتاقەت بووم، زۆریش بێزار بووم. بەسی توتم با پرسیار لە مامۆستاکەم بزانم ئەگەر ئەوان گوناحێکیان لەسرە بە لێ خۆشبوونی من ئەکرێ خواش لێ خۆش بێ؟ وە قوربانگیان تۆ وەکوتم تۆش گردنیان ئازابکەی ئەمە تاوانێکە بەڕاستی بەبێ باجەکەی وەرگرن. خوای گەورە تۆڵەیان لێ کاتەوە یەقینت هەبێت.
ئێگە بە دوایە بڕۆم نازان وڵا نازان بە دوایە بڕۆم نازان چی بکەم بەجددی قوربانگیان ئەبێ بزانی تۆ ئەبێ بزانی لە چی ولادەیە لەدایک بوویتە لە چی خەستەخانەیەک باشە بەرواری لەدایک بوونەکەت کەیە ئەبێ بڕۆی ئەبێ ئەو خەستەخانەیە ئاماری ئەو ساڵە هەڵباتەوە چی کەسێ لەم خەستەخانەیە لەدایک بووە چون بوو چۆن نەکراوە ئەبێ بەو شێوازە ئەو کەیسە ئاوا بەدادەچوونی بۆ بکەیت بەڕای تۆ بە دوایە بچم باشترێک یان وازی لێبێن پێم باشە بە دوایە بچیت ئەگەر تواناتە بێ و لیاقەتە بێ یا لە ڕێی وەکیلێکتەوە محامیەک بگریت بەڕاستی لێ ترسم یانە بەڕاستیمشە زۆر لێ ترسم یانی نازانەوە دەقەیە ئەگەر شتێکی واشە بێت بیان دۆزمەوە چیش ڕوێک بە چی شێوەیەک لەگەڵیان قسە تێگەم قوربانگیان وەڵاهی بەڕاستی کارەساتە تۆ هەستە چۆنە بەرامبەر ئەم بەخێوکارانە دەم دایک و باوکەی ئێستات هەتا ئەو دەقەیەکەوە هەستم کرد ینی شتێک هەبوو لە بینی دایکم و باوکمە غەڵەتێکە بوو دایمە ئەمە دوو غەڵەتێکیانە کرد سێ غەڵەتیانە کرد شتێکی نێنیان هەبوو بەڵام کە کاتێ من بە مۆزوعم زانی وەکو هەست تۆزێ وەکو جاران نەماوە بەڵێ بەڵێ باوکم ئێستا بە وەکو جاران ناتوان بڵێم بە حسابی کەسێکی خۆشەویستی خۆم دایانێ ژنت تێناوە قوربان بەڵێ جار ژنێناوە وەڵا تا قوربان یا مادام ژنت تێناوە بیدە دەست خۆی یەخوا تۆ بەختەوەر قوربانگیان قوربانگیان کاکە دابانگیان هەر بیل لەم مۆزوعە هەر مەکەرەوە بۆ بیرکردنەوە بەدەست تۆ نییە مامۆستا دەست منیش نییە هەندێک کات کە یەک بێتە نێشکتەوە ئیلاک دەکا نانە براکەم حەق بە جەنابتە ئەوەی جاربارە بی لەواکەیتەوە ئایا خوشکی ترێ هەیە برای ترێ هەیە مام کوڕماڵ ئەوەی بەسەر تۆ هاتووە قوربانگیان مەگەر بەسەر چۆن بڵێ لە بازاری عوکازە لە وەختی خۆی لە جاهیلیەتدا خەڵک مناڵی خۆی فرۆشتی بێکرد کرابێ بە کۆیلە مەگەر لەو سەردەمەیە ئەوە ڕوویدابێت برای شرینم من ئەزانم سەختە ئەڵێ ئەوەی نەبێ لە ماڵم ئاگای نییە لە حاڵم ئێمە ئێستا کەسمان حاڵەتی تۆمان نیوە حاڵەتەکەی تۆ لە کوردستانە هەستەکەم زۆر نادر بێت زۆر شاز بێت زۆر دەگمەن بێت شتیوە بەخوا مامۆستاگیان زۆر پێوی هیلات بۆ مەڕاستی بێ بڵم بیدایەتەکەی بە تەواوەتی وێرانی کردبووم هەزار تووش هێزار گوناحیش بووم بە دیارەوەشە هیچ ئەمەلێکم بە خۆم نەمابوو کە وان پێوترا کە بۆم باسکرا زۆر زۆر پێی ناڕەحەت بوو بە قسەی برای خۆتەکەی وەکو مامۆستایەک بەڵێ مامۆستاگیان هەوڵی خۆشبەختی خۆت و مناڵەکانت بە خێزانەکەت هەوڵدا ئەو فەراغی کە هەت بووە لە نەبوونی خۆشەویستی دایک و باوک هەوڵدا لە بینی خۆت و خێزان و مناڵەکانە بۆ یەکتری قەرەبوو بکەنەوە و ئەو قوربانگیان ئەو بابەتە دریت کە لە مێشکتا ويوم القيامة يفصل بينكم لا تخفى عليه خافية هیچ لە الله ناشاردرێتەوە بەڕاستی بتێنێتێ ڕاستە بێبرایی ناخۆشە بێ باوکو دایکی ناخۆشە بێ خوشکی ناخۆشە بێ کەسوکاری زۆر ناخۆشە بەڵام ئێمە ئەگە بە برای خۆت قوبڵەکەی من برای تۆم برای گەورەی مامۆستاگیان من هەیە 3500 کەس لەناو ئەو لایڤەیە چیت پێویستە قوربانگیان وەکو برانی تۆ مامۆستاگیان وەڵی هیچ شتێکم پێویست نییە بەڵام ناڕەحەتیەوە بووم دڵم ژانەکە بەوەی کە بڵێم ئەمان گوناحبارە یا خوالیان خۆشە بێت چونکە من لای خۆم لیان خۆشە بووم طبعا قوربانگیان هەردووکیان هەردوو بنەماڵەکە هەردوو خانەوادەکات هەم دایک و باوکە ئەسڵەکەی تۆ تاوانبارن و هەم بەخێوکەرەکانیشت کە ئێستا لای ئەوان گەورە بوویتە ئەمانش تاوانبارن بەڵام گوناهی دایک و باوکت بەڕاستی یعنی ئەسڵەکە گوناهێکی زۆر گەورە لێژیان خۆش بێ بەشکم بەڵکو ئەگەر بتوانی ئەوە بکەی زۆر باشە بەڵام حەقی خۆیانە بێ هەروەرگرت مامۆستاگیان زۆر سپاس دەکەم بۆ قسەکانت و لە یاخوا هەمیشە ئاسوودەچی چیشت پێویستە قوربانگیانی خێر زۆر سپاس دەکەم مامۆستاگیان مادام خێزانیشت هەیە بەڕاستی من تۆزی سوکنایی بەدڵ ناهات من کەسێک ئاڵێ خێزانم هەیە وڵات 14 ساڵێنەوە هەی دەی ماشەڵڵە تۆ قوربانگیان قوربانی دڵم مامۆستاگیان زۆر سپاسی تۆ دەکەم جەزاکەڵڵا خێر مامۆستاگیان کاتێکی خۆش